دەکرێت لە تەمەنە جیاوازەکانە بڕێک لە تەمەنی ژیانی مرۆڤ بە خەوە بڕوا بۆ منە لە مناڵیە نزیکەی نیوەی تەمەنی مناڵەکانمان بە خەوە ئەڕات لە کاتێکا لە کەسانی هەرزەکار یاخود لە گەنجەکانە کەمتر لەوە و بەڵام لە کەسانی پێگەشتووەکو ئێمە لە ڕۆژێکە هەشکات ژمێرە کاتەیەک لە سەرسی ژیانمان بە خەوە بڕوا پرسیارەکە ئەوەیە خەو بۆ و گرنگی خەو بۆ چی لەبەرەوەی کە هەموو شتێک لە مێشکە و کۆنتترۆلەکرێت و هەموو فەرمان و زیندە چالەکیەکانی لەش و خۆشی و ناخۆشی و هەستەکان و هەموو شتەکانی تریش دیسانەوە لە مێشکەوە دەرەچێت بۆ مەبەستە میوانداری پزیشکی پسپۆڕی مێشک و دەمارەکەین کە پێشتریش لە چارە هەر میوان بۆ و بە سوپاسە دکتۆر دیار نەجیب عەبدولکەریم ئەلمودەڕیس میوانمانە دکتۆر سوپاس دووبارە بە ئامادە بوونە بژیت هەرمەمە بەس لەگەڵ جەنابتە ئەماڵقەیە حەزمان کرد تۆماری بکەین هەم لەبەرەوەی کە پزیشکی پسپۆڕی مێشک و دەماری و هەم لەبەرەوەی کە لەگەڵ خوێندنەوە سەروبەرێکی باشت هەیە و لەو باگراوندە یاخود لەو پاشخانە مەعریفی و زانستیەشەوە لەگەڵ جەنابتە دوێن لە کاتێکە لە تەمەنی من و بەڕێستا کە لە ڕووی زانستیەوە ئاڵێت بەگشتی خەڵک لە ساڵانە و پێنجیان پێویستیان بە هەشت کات ژمێر خەو هەیە پرسیارە گرنگەکە ئەوەیە کە تۆ خەو یەک لە سەرسی ژیان تەبا بۆ سپاسانەکەم هیوادارم کە بەرنامەیەکی بەسوود بێ هەروە بەدەنێ هەوڵەیەم یعنی کە زانستەکانم زیاتر پزیشکی بێ کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی تاکەکانەوە هەبێ دوورکەوم زیاتر لە بەکارهێنانی پزیشکی وشکەکەی کە لەوە چێت تەنها بۆ توێژێکی دیاریکرا و زیاتر بەسوود بێت ئەس پرسیارەکەت کە خەو بۆچین گرنگە دەکرێت من وەڵامێکی زۆر کورتت بەمەوە کە ئەکرێکی کارێکی زۆر زۆری بەدواوە بێ دەڵێ باشترین وەرزش بۆ مێشک خەوتنە گرنگترین وەرزش بۆ مێشک خەوتنە ئێمە هەمومان نەزانین لەوەکوی کە فێر کراوین وەرزش بۆ جەستە گرنگە لە بەروی خانەکانی جەستە بەهێزەکە لەواکە کە زیندە فەرمانەکانی خانەکانی مێشک بە شێوەیەکی باش خانەکانی جەستە بە شێوەیەکی باش بڕوا بە وەرزشکردن مەلەکردنە ڕۆیشتنە پاسکرد لێخوڕینە هەمووی ئاسا وەرزەکانی تر باشترین وەرزشیش بۆ مێشک بریتە لە خەوتن بۆ منی شەرێمەوە سەر بۆکەی جەنابەت لەبەر ئەوەی مێشک گرنگترینە ئۆرگانە لە جەستە ئۆرگانەکەیە کە هەموو هەستونەستەکانمان کۆنتترۆلەکە ئۆرگانەکەیە کە هەموو جۆڵەکانی جەستە بڵێن عنینە کۆنتترۆلەکە ئەم یعنی ئۆرگانە لە ڕێگەی جەستەوە کە جەستە بەکار ئەهێنێت هەم بۆ وەرگرتنی زانیاری لە دەوروبەر هەم بۆ وەرگرتنی داتاکانی دەوروبەرمان کە ڕۆژانە لە دەوروبەرمانە و هەم بۆ پێدانی داتاش بە دەوروبەر چ لە ڕووی هەستەوە وەرگرتنی داتا چ لە ڕووی کارەوە ڕنگدانەوەی داتا لەسەرین دەوروبەرەکانمان کەواتەنێ کڕۆکی مەسەلەکان کۆنتترۆلی مەرکەزی جەستە وەکو بڵێم چۆن دائیرەی کارەبا وێزگەی گۆڕینی ئاو بۆ کارەبا وێزگەیەکی مەرکەزیە کە ئەوە کڕۆکی مەسەلەکانە ئەویش پێویستی بە ئیسراحەتە پێویستی بەڕێستا مێشکیشمان ئەو یعنی ڕۆڵەینە ئەبینێ مێشک طبعا سا بە هەڵا لێکێنەوە کە مێشک لە کاتی خەوتنە خەوتوو بێ باش مێشک ناخەوێ باشترین وەرزش بۆ مێشک بریتە لە خەوتن دوای باسی وەرزشی تریشەکەینەوە بەڵام بۆچی ئەڵێن لە کەسانی پێگەیشتووە بۆ 8 ساعات خەو بەڵێ ئێمە خەوتنی ئەمە حاڵەتێکی فسیۆلۆجیە یعنی وەکوی کە باسم کرد مێشک هەموو کاتێ لە کاتی خەوتنە نەخەوتووە بەشێکی خەوتنی جەستە مێشک تایە بەخەبەرە بەشێکی خەوتنی مێشک تایە خەوتووە ئێمە بڵێن ئەسا بە عادەتی خەوتنەکەین بە 4 بۆ 6 سایکل بەڵێ کەواتە مێشک کە داخل بەخەوە بێ کە لەگەڵ جەستا تابەسان هەرێکە لە سایکلەکان مدەیەکی زەمەنی دیاریکراوی هەیە هەرێکە لە سایکلەکانیش کە ئێمە بە ڕۆژانە پیاتێپەڕین لە کاتی خەوتنە بڵسا کۆمەڵێک نیشانەی دیاریکراوی هەیە کە سایکلێک جێ ئاکاتۆ لە سایکلێک یەک کاوانم بیتێ لێرەیە بۆ هەر بەڕێزەکەی وردەکاری و بابەتە بزانێت لە ئەرشیفی بەرنامەی چارە هەر لەسەر یوتیوب بنووسن بێخەوی هەموو ئەوانەمان بە وردی و بە زانستی و بە گرافیک بۆ باسکردون فەرموو باش طبعا سا سایکلێکەمێ کە دەست پێەکە هێشتا مێشک بەخەبەرە بەس خۆی جەستە وردە بڵێن عنینی خاوێتەوە بە 4 سایکڵە بەسەر لە 5ەم سایکڵە کە مێشک بەخەبەرە و جەستە خەوتووە مێشک عنی بەخەبەرە مێشک سەر لە نوێ خۆی ڕێکە خاتەوە سەر لە نوێ داتاکانی ڕێکە خاتەوە ئێمە نێت هەمومان ڕۆژانە لەنجابینێ کارلێکمان لەگەڵ دەوروبەرە لەم ژوورە کە ئەگەر دەکەسی تیابێ فەوزایەک دروسەکەین ئەم فەوزایە پێویستەکە لە کاتێک لە کاتەکانەیەکێک بێ ئەم فەوزایە
تەنزیم کاتەوە یەکێک بێت ئەم فەوزایە ڕێکاتەوە مێشک لە کاتی خەوە لەو کاتی کە مێشک لە کاتی خەوتنا کە جەستە خەوتووە کە بعد بڵێن بە کوردەکەی کە خەمی جەستەی نییە خۆی ڕێکەکاتەوە خۆی پاکەکاتەوە خۆی گونجێنە لەگەڵ نێت ئەو زانیاریانەی کە بە درێژایی ڕۆژ وەری گرتووە ئەو زانیاریانەی چ لە ڕووی هەستەوە چ لە ڕووی کارلێکەوە کەوەری گرتۆ ڕۆژانە یەت بەشەوە خۆی نەڕێکەخاتەوە بۆیە ئێمە بەشەوە خەوە بینین ئەوەی کە گرنگە فەرموود لە کاتی خەواچی ڕۆیات و تۆش دەمون باشتر زانینکارێکێک لەو سایکلان هەرێکێک لەو سوورانە 20 تاوەکو بەڵێ پێچێت و کە هەموو ئەم ساکلانە دووبارە بێتەوە بەڵام پرسیاری کۆتایی ئەم بەشەی بەرنامەکەکەراوێن هەموو پرسیارەکان کورتتر بێ بۆ من فعلا 7 بۆ 8 سەعات وەکو ماوە بەسە یاخود ئەوەی کە گرنگە کواڵیتی خەوەکەیە نەخێر سابرێتێ لە کوالیتی خەو لەوانەیە تۆ لەو 6 بۆ 8 ساعتە لە جێگابی بە حسابی خۆت خەوتویت طبعا يعني ئەمەش دامانباتەوە سەر وەڵامەکەی پێشووتر هەریەکە لەو سایکلانە پێویستە کا یەک بە دوای یەکابێ وەکو تۆ چۆن سیارە لێ خوڕی ناتوانانی یەکسەر لە سلفەوە بۆ گێڕیدی و بچیتە خێرایی دووسا ناتوانیت بۆ سیارەکەت زەرەرەکە مەکینەکە زیان هێنێ خەویش پێویستە جەستە بەو سایکلانە بڕوا بۆ ئەوی بگاتە قوڵترین بەشی خەو کە ستێجی چوارەمە لە خەوتنە قوڵترین بەشی خەو کە تیای مێشک ئیسراحەت ئەکا ئەگەر سەد ئەم سایکلانە بە شێوەیەکی نەگونجاو تێپەڕی ئەم سایکلانە هەچنێک کارلێکێک لە کاتی ئەنجامدانی پرۆسی خەوتنە ڕوویە مەسەلەن تۆ لە ستێجی یەکەمی خەوە کە هێشتا مێشک بە تەواوەتی نەخۆتە خەوتەوە کە جەستە خاوە ناکرێت تۆ لە ستێجی یەکە مایەکێک نێ ڕاتوەشێنێت و بڵێنی هەسە بچۆ پەرداخی ئاوم بۆ بێنە فەرمانێکت پێکە کەواتە کە ئەم سایکلانە تێکچوو ئەگەر تۆ 8 ساعتەکەش تاوکە هێشتا تۆ خەوێکی باش نەخەوتیت تێگەیشتم لەوەی کە خەو وەرزشی مێشکە کواڵیتی خەو گرنگە پێویستە هەموو قۆناغەکان ببڕێک بە دوای یەکە و لە کاتی خەوتنە 4 تاکو 6 سایکلمان هەیە و لە ماوەی 20 خولەک تا 6 خولەک تاکو 90 خولەکە ڕۆدات و هەمووەمانە دووبارە ئاوێتەوە بە شێوەیەکی گشتی لە پێگەیشتەکانە پێویستمان بە 7 تاکو 9 کاتژمێر خەوتن هەیە کە بە شێوەیەکی گشتیڵەن 8 کاتژمێر خەو بۆ کەسانی پێگەیشت و گرنگە کەسانی پێگەیشتن و بەسمان کەسانی سەر و 25 ساڵە بەڵام لە مناڵانە کاتەکە زۆر زیاترە نزیکەی 12 بۆ 14 کاتژمێرە لە 24 کاتژمێرە ینی نیوەی کاتەکان پێویستە بە خەوە خەریک بن کە مەبەستیشمان لە مناڵان بە شێوەیەکی گشتی 0 بۆ 14 ساڵانە